هەوڵەکانی دروستکردنی ئەنجومەنێکی باڵای میدیا لە هەرێمی کوردستان، کاردانەوەی ڕاگەیاندنکاران و بەشێک لە سەندیکای ڕۆژنامەنووسان و شارەزایانی بواری ڕاگەیاندنی بەدوای خۆی داهێناوە. بەشێک لە ڕۆژنامەنووسان و شارەزایانی بواری میدیا مەترسیان لەسەر کۆنتڕۆڵکردنی میدیا لەلایەن ئەنجومەنەکەوە هەیە. ئەندامێکی لیژنەی ڕۆشنبیری پەرلەمانی کوردستان پێی وایە لە دۆخی ئێستای هەرێمدا دروستکردنی ئەنجومەنی باڵای میدیا هەڕەشەیەکی مەترسیدارە بۆ سەرئازادی کاری میدیایی. مەم بورهانقانە ئەندامی لیژنەی ڕۆشنبیری پەرلەمانی کوردستان ئاماژە بۆش دەکات لە دروستکردنی ئەنجومەنەکەدا ڕەچاوی پشکپشکێنەی حزبی دەکرێت. بەمەش ناتوانێت پیشەی و پاسەوانی ئازادی کاری میدیایی بێت. ئەو پەرلەمانتارە باس لەوەش دەکات ئەگەر ئەنجومەنەکە دەسەڵاتی داخستنی کەناڵی ڕاگەیاندنی هەبێت هەڕەشەیەکی یاسایی مەترسیدار دەبێت. بۆیە لە پەرلەمان دژی پرۆژێکی لەو جۆرە دەوەستنەوە. پێشتریش سەنتەری میترۆ بۆ داکۆکیکردن لە ڕۆژنامەنووسان لە بەیاننامەیەکدا دژایەتی خۆی بۆ دروستکردنی ئەنجومەنەکە دەربڕی و داوای لە دەستگا میدیایەکان و ڕۆژنامەنووسان کرد لە پشتیوانی پرۆژەکە پەلە نەکەن و لەبەری دروستکردنی ئەنجومەنەکە وا باشترە کار لەسەر جێبەجێکردنی یاسای ڕۆژنامەگەری و یاسای مافی دەستکەوتنی زانیاری لە هەرێم بکرێت. هاوکات ئاسۆ سەردی بەڕێوەبەری کۆمپانیای ئاوێنە بۆ ڕاگەیاندن لە وتارێکدا ڕەخنە لە دروستکردنی ئەنجومەنەکە دەگرێت و پێی وایە بەدەستکێشانەوەی حیزب لە بواری میدیا فەوزا کۆتایی دێت. ئاسۆ سەردی لە بەشێکی وتارەکەیدا دەڵێت زیاتر لە ١٠٠ کەناڵەکانی ڕاگەیاندن لە کوردستاندا ڕاستەوخۆیان لە سێبەردا سەربا بەرپرس و حیزبا دەسەڵاتدارەکان و بە پارە و بەپی سیاسەتی ئەوان کار دەکەن. کار و کاسپیان بریتیا لە هێرشکردنە سەر نایارەکان بە زمانێکی زۆر ناشرین، هەڵبەستنی هەواڵ و چاواشەکردنی ڕای گشتی. ئاسۆ سەردیوەش دەخاتە ڕوو حیزب هەیە لەشکرێک جنێوفرۆشی دامەزراندووە کە مانگانە موچەیان دەداتێ، تەنها و تەنها ئەرکیانەوەیە هێرش بکەنە سەر نایارەکان و دەنگە ئازادەکان بە زمانێک کە مرۆڤ بێزی لێ دەکاتەوە. ئەنجومەنی باڵای میدیا هاوکات کاروان ئەنوەر سەرۆکی لقی سلێمانی سەندیکای ڕۆژنامەنووسان لە میانی بەرنامەی ئەمڕۆی کەناڵی ئاسمانی پەیامدا ڕەخنەی جدی لە هەوڵەکانی دروستکردنی ئەنجومەنی باڵای میدیا دەربڕی و لەگەڵ ئەوەی کە بۆ دیداری سەندیکای ڕۆژنامەنووسان لەبارەی دروستکردنی ئەنجومەنی میدیا بانگێش نەکراوە وتی ئەنجومەنی باڵای میدیا بۆ شوێنێکە کە یاسای کاری میدیایی نەبێت، بەڵام لە هەرێمی کوردستان دوو یاسای تایبەت بە کاری ڕۆژنامەنووسی هەیە کە ئەگەر وەک خۆی جێبەجێ بکرێت خزمەتێکی زۆر بەکاری ڕۆژنامەنووسی دەکات. بەڵام بەداخەوە هەوڵێکی زۆر هەیە بۆ بەرتەسکردنەوەی ئازادی میدیا و هەوڵ و دەستوەردانێکی زۆریش بۆ دەستکاریکردنی ئەم دوو یاسایە هەیە. بەپێی پرۆژە یاساکەی سەندیکای ڕۆژنامەنووسان ئەنجومەنی باڵای میدیا چەندین دەسەڵاتی هەیە، لەوانە دەرکردنی ڕێنمایی بۆ ڕێخستنی بواری میدیا و پێدانی مۆڵەتی کارکردن با کەناڵەکانی ڕاگەیاندن و کارکردن بۆ پاراستنی مافی ڕۆژنامەنووسان کە دەسەڵاتە زۆرەکانی ئەم ئەنجومەنە هۆکاری سەرەکی کاردانەوە بەرفراوانەکانە بۆ ڕێگریکردن لە دامەزراندنی.